ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. لەم ڤیدیۆدا باسی 5 سلانگەکەین کە وەک لە ڤیدیۆی پێشتر باسمان کرد سلانگ شێوە زمانێکە کە لە کاتی قسەکردنا بەکارهێنرێت و لە وشە و دەستەواژە پێکاتوە و ماناکەی پێکەوە جیاوازە لە مانای وشەکان بە تەنها. ئێستش با بە یەکەم دەستەواژە دەست پێ بکەین. Go Dutch. Go Dutch. ئەگەر ئەمە بە وشە بیکەین Go واتە بڕۆ، Dutch واتە زمانی هۆڵندی. واتە بە وشە هیچ مانایەکی نییە، بەڵام بەسەر یەکەوە Go Dutch واتە هەر کەسێک پارەی خۆی بات. بۆ نمونە ئەڕۆیتە ڕێستۆرانتێک لەگەڵ چەند ڕەفیقێکتا، یەکێکیانەڵێ بەخوا عایدی منە، نەوەڵە عایدی منە بێ پارەکە بم، تۆشەڵی نا منە بێ پارەکە بم، یەکێکی ترەڵێ ئەبێ من پارەکە بم و ئیتر بەم بەزمە هەر بەردەوامە بێت، تۆشەڵی Let's go Dutch. Let's go Dutch واتە با هەر کەسۆ پارەی خۆی بات. دووەم Hang out. Hang out واتە کات بەسەر بردن. بۆ نمونە لەگەڵ چەند ڕەفیقێک تایت و یەکێک تەلەفۆنت بۆکە بۆ نمونە ئەڵێ لەکوێیت، تۆشەڵێ I'm just hanging out with my friends. I am just hanging out with my friends واتە بۆ خۆم هەر لەگەڵ ڕەفیقەکانمان کات بەسەرە بین. ئیتر بۆ نمونە توان دانیشن یاریە بکەن بەیەکەوە و تر ئەوە پێوترێت hang out. سێم دانە hit the road. Hit the road. ئەگەر بە وشە بیکەین بە کوردی hit واتە لێ ئەدات، road واتە جادە یان شەقام واتە لە شەقامەکە ئەدا، بەڵام ئەوە هیچ معنایەکی نییە، بەڵکو hit the road واتە با بڕۆین. بۆ نمونە ئەڵێ let's hit the road. Let's hit the road واتە با بڕۆین. چوارەم دانەیان hold your horses. Hold your horses. ئەگەر بە وشە بیکەین hold واتە ڕای ئەگرێت یان ئەیگرێت، horse واتە ئەسپ واتە ئەسپەکەت ڕابگرە، بەڵام بە هەمان شێوەی ئەوانەی پێشتر ئەو مانایی نییە، بەڵکو واتە بوەستە. بۆ نمونە لە مەکتەب مامۆستا پرسیارێک لە تەلەبەکان ئەکات و بە تەلەبەیەک بە تەنها ئەڵێت وەڵامەکەی پێ بڵێت، ئەو تەلەبەیەش بیری لێ ئەکاتەوە و نایزانێت و تەلەبەکانی تر ئەیانوێ وەڵامەکەی بڵێن، بەڵام مامۆستاکە بە تەلەبەکانی تر ئەڵێت hold your horses واتە بوەستن. پێنجەم LOL. LOL. ئەم دەستەواژەیە زیاتر لە کاتی نووسینا بەکارەهێنرێت و کورتکراوەی laughing out loud. Laughing out loud واتە پێکەنین بە دەنگی بەرز، بەڵام بۆ نمونە کەسێک لە فەیسبوک شتێکی پێکەنی ناوی بڵاوکاتەوە، تۆشەڵی LOL واتە شتەکە هەزەلیە و پێکەنیوێت و شتێکی لە باوەتە. بەم شێوازەش ڤیدیۆمڕان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ make sure to hit the like button and share it with your friends و ئەگەر بەدڵتان نەبوو dislike it. ئەگەر دەتانەوێت کاتێکە ڤیدیۆی نەدانین ئاگادار بکرێنەوە make sure to subscribe. تا وەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.